سڵاوتان لەبێ بەڕێزان ئەم کاتتان باش لە قەزای ماوەت ئەمڕۆ 5,000 پەنجە ماسی خراە چەمی قەشانەوە بۆی کە سامانی ماسی زیاد بکرێت. سامانی ماسی لە هەرێمی کوردستان گرنگی تایبەتی هەیە، بەڵام لەلایەن وەزارەتی کوشتکاڵەوە بەداخەوە ینی وەکو باز دەکرێت فەرامۆش کراوەوە کەمترین ماسی دەخرێتەوە چەمانەوە کە لە کاتێکدا دەبێت ساڵانە بەرهەمی ماسی پەنجە ماسی بکرێتەوە چەمانەوە بۆی کە بەرهەمی ماسی زیاد ببێت. خۆتان نەزانن ینی بەرهەمی ماسی سروشتی ئەوەی کە لە چەمەکان ساڵ لە دوای ساڵ بەهۆی ڕاوکنی نایاساییەوە بەهۆی ڕاوکنی بەردەوامە ڕوو لە کەمبوونە. بۆیە ئەمڕۆ لە قایمقامێتی ماوەت لەلایەن چەند کەساتیەکەوە وارووا بە سەرپەرشتی بەڕێز کاک کامران حەسەن ینی قایمقامی ماوەت ئەمڕۆ ئەم پەنجە ماسیانە خرانە ئەو چەمەوە بۆی کە بەرهەمی ماسی و ئەم بەرهەمە باڵێن سامانە گشتیە سامانە مرۆیە زیاد بکرێت. کاک کامران بیتە ئێرە سوپاس دەکەم زانیاریم بیتە لەسەر کۆی گشتی ئەم چالێکی کە ئەمڕۆ ئەوەی بەرنامەی بۆ دانرابوو ئەمڕۆ پلانی بۆ دانرابوو ئەنجام درا کە تێکردنی 5,000 پەنجە ماسی بوو بە چەمی ماوەت قەشان. طبعا ئەمە هەنگاوێکە بۆ زیادکردنی سامانی ماسی ئەم چەمە کە بەشێک لە خەڵکەکە دوایکردنەوەی ڕای ماسی دەهاتیان لەسەر ئەم ڕاوە ماسیە. لە هەمان کاتە بەڕاستی ئەمە جەمالەت و جوانیەک بە ڕووبار و چەمەکانمان بەخشێت، جوانیەک بە جوانێکی زیاتر بر سروشت و ژینگەمانە بەخشێت. ئێمە ئەم هەنگاوە بە گرنگ ئەخەمڵێنین بە بەرز ئەینرخێنین وەسپاسی کاک شەریفی حاجی ڕسوڵی سەفراکین کە خەرجی کڕینی ئەم 5,000 ماسی گرتوۆتە ئەستۆ کە هەمیشە بەڕاستی خاوەنی هەڵوێستی جوان مێرانە بووە بۆ خزمەتکردن لە بواری جۆرا و جۆر لە سنووری ئەمە و سوپاسی کاکێ منی حاجی بفتاحی ژەکەین وەکو بیرۆکەکە کە بیرۆکەی بەڕێزیان بوو و ئەویش کەسێکە لە بواری ژینگە ئیشەکات و شوێن پەنجەی دیارە نەفسنوورە. گرینگە ینی بەردەوام ئەوە بکرێنین لە پێشیگە باسم کرد بەڕاستی ئەنی وەزارەتی کوشتکاڵ بێ ساڵانە ئاگای لە چەمەکان هەبێ ئەنی بودجە تەرخانەکرێت کاکەمەە ساڵانە لەلایەن وەزارەتی کوشتکاڵە بۆی کە ئەم چەمانە بێ ماسی نەبن. تا ئێستا وەزارەتی کوشتکاڵ چەند جارێک بۆ بەنداوەکان کردێتی بۆ بەندەکان بەس بۆ چەمەکان تا ئێستا نەیکردووە کە بەڕاستی چەمەکانیش شوێنی جگەی خۆیەتی کە گرنگی پێ بدرێت وە ساڵانە بودجەیەکی بۆ تەرخان کرێت هەم بۆ زیادکردنی سامانی ماسی و بۆ جەمالەت و جوانی سروشت و ژینگەکەمان. طبعاً ئەمە چەمی ئەشانە با بڵێن کە دەچێتەوە بۆ چەمی خەمۆکە ئەم چەمە ینی با بڵێن ساڵانە خەڵکێکی زۆرەوانەی کە ڕاوەکەن ژیانیان لەسەر ئەم بڵێن ڕاوکردنی ماسیەیە لەبەرەوە پێویستە کاتەوەچێت وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان بەردەوام چاویان لەسەر ئەو چەمانە بێ و پەنجە ماسی بخەنەوە چەمانەوە بۆی کە بەردەوام ئەو سامانە بەردەوامی هەبێت و ئەمڕۆ ئەو 5,000 پەنجە ماسیە و دابینکردنی لەلایەن ئەو کەساتی و سەرماداری شاری سلێمانی و کاک شەریف ینی هەنگاوێکە بۆی کە ئەگەر حکوومەتیش نەیکات خەڵکی خێرخواز و دەستڕۆشی بتوانن کە ئەم بەرهەمە ئەم سامانە نیشتیمانیە بەردەوامی پێ بدەن و چەمەکان ژیانیان بۆ بگەڕێتەوە و ماسی لە چەمەکانە ببوژێتەوە و ئەو سامانە نیشتیمانیە گرنگی زیاتری پێ بدرێت. بەڵام